سلااو بەخێر بێنەوە بە ڤیددیۆیەکی تازە لەو ڤیددیۆی باسی چیرۆکی ئەدا بەپەلە چیرۆکی گەلاکسیتان بۆ باس دەکەم هەروە چیرۆکی کۆمپانیای سامسونگ کە چۆن دروست بووە هەندێک زانیاری سادە و خێراتم پێ دەڵێم ئەگەر ڤیددیۆکەت بەدڵە لایک لە بین نەکەی و سەبسکرایبی چناڵەکەش زۆر گرینگە بۆ ئێمە. طبعا کۆمپانیای سامسونگ لە ساڵی 1938 لەلایەن لی چەڵ دامەزرێنراوە. ئەو کۆمپانیایەکە یەکەم جار دامەزرا ئیشی ئەلکترۆنیکی نەدەکرد و زۆر بەشمان ئەوانەی کە ئێستا ئۆتۆماتیکی ئەنجێمان ناوی سامسونگ دەبی یەکسەر سامسونگ ئەلکترۆنیکسمان بیر دەکەوێتەوە. خۆی سامسونگ کۆمپانیایەکی زۆر زەبەلاحە ئیمپراتۆرە، ینی ئەگەر پێت بڵێم لە چ مەجالێکی ئیش دەکاتن بە حیات خۆت بۆ دەرەجەی باوەڕ ناکەیت. طبعا کۆمپانیای سامسونگ کە یەکەم جار دەرچوو کۆمپانیایەک بوو بۆ کۆمپانیای فرۆشتنی سەوزە و میوە و ئەو شتانە بوو. دوای ئەوە کە ناوەکەشی لە چی هاتووە کە ناوی لێن ئەوە لی چەڵ ناوی لەبەرچی ناوی لێناوە سامسونگ بەمانەی سێ ئەستێرە دێ، هەم سێ لایەن پیرۆزە، هەم ئەستێرە شتێکی ینی ئینفینیتی ینی نیهایەتی نیە، ئەستێرە مەدەل حەیە دەدرۆشێتەوە و دائیمەن ئینەرژی و تاقە و ئەو شتانی ترا. طبعا کۆمپانیای سامسونگ بیدیار لەو مەجالانە ئیشی دەکرد تا نزیک ساڵی 1950کان کە شەڕ لە بینی هەردوو کۆریا دەبێتن، کۆریای باکوور و کۆریای باشوور لە بینی ئەمریکا لە بینی یەکێتی سۆڤیەت و ئەو دوو قوتبە و ئەو دوو جەمسەرە. دوای ئەوە بۆ یەکەمین جار کۆمپانیای سامسونگ کە ساڵی 1960 کۆمپانیای سامسونگ ئەلکترۆنیکسی بڵاو دەکاتەوە. طبعا کۆمپانیای سامسونگ ئەلکترۆنیکس ئەوەیە کە ئێمە زۆر لەگەڵی برادرین یان زانیاریمان هەیە لەسەری یان دەزانین چیە و چی نییە. طبعا یەکەمین بەرهەمی کۆمپانیای سامسونگ ساڵی 1970 دەبی یەکەمین تەلەڤیزیۆنی ڕەش و سپی دروست دەکات. دوای چەند ساڵێک تر ساڵی 1975 ئەوانە دەتوانێت ئەوەی دروست بکاتن تەلەڤیزیۆنی ڕەنگاوڕەنگەوە هەمان کاتژاغە ساڵی جل و ئەو شتانە. طبعا کۆمپانیای سامسونگ وەک بیدایەت کە بەهۆی بەناوبانگ بووە یان بەهۆی کە خەڵک ئاگدار بووە کە کوواڵەتی زۆر سفر بووە، ینی بە شێوەیەک لە شێوەکان کوواڵتی ئەوەندە سفر بووە تەسەووڕ ناکەن. ئیتر دوای ئەوە چەند ساڵێکی تر کۆمپانیای سامسونگ لە ساڵی 1970 دەست بە ئەوەی دەکات کە سیمی کۆندەکتەر دروست دەکاتن. ئەوانەیە ئێستا کە کۆمپانیای TSMC یەکەمی جیهانە بۆ شەرتێک کە کۆمپانیای سامسونگ لە بیدایەتی 90ەکان یەکەمی دنیا بوو لە دروستکردنی سیمی کۆندەکتەر. سیمی کۆندەکتەر ئەو چیپانەیە کە لە سیلیکۆن دروست کراوە، هەم گەرمی گەیەنەرە، ینی هەم کاربا گەیەنەرە هەم کاربان نەگەیەنەرە و هەروە گەرمی ئۆشتانە. طبعا دوای ئەوە کە کۆمپانیای تایوانی TSMC پێشی دەکەوێتەوە ئێستا TSMC بە 1000 ساڵانە پێش هەر هەمویانە. ئەگەر حەستان لە ڤیددیۆ لەسەر مێژووی TSMC تان بۆ بکەم و چۆن دروست بۆ چۆن ئەو مهندسەی کە مؤسسەکە بۆ دامەزرێنەری بۆ لە ئەمریکا خوێندوێتی و حکوومەتی تایوان هێناوێتیەوە ئەو مؤسسە و ئەو کۆمپانیای پێداناوە گەیشتوتە ئەو کۆمپانیای ئێستا. ئەگەر حەستان لێ طبعا لە کۆمنت بۆ بنووسن. هەروە دوای ئەوە کۆمپانیای سامسونگ ئەتا ساڵی 1970 پێم وتن تەلەڤیزیۆنی ڕەش و سپی و ئەوانە نزیکەی 4 میلیۆنی دەفرۆشی. بۆ یەکەمین جاری ساڵی 1970 دەست داخلی بازاری ئەمریکا دەبێ و هەروە VCR دروست دەکات. VCR بۆ ئەوانەی کە زانیاریان نییە ڤیددیۆ کاسێت ئەوی کات خۆی کە شریتی VHS دەخوارە ئەو شریتە کۆنەکان. طبعا دوای ئەوە لە ساڵی 1970 دامەزرێنەری کۆمپانیای سامسونگ دەمرێتن بە سەرەتانی سیەکان، طبعا بە شێرپەنجەی سیەکان. دوای ئەوە کوڕەکەی دێتە شوێنی. ئیتر دوای ئەوە کە کوڕەکەی دێتە شوێنی دەبینی کە کۆمپانیایەکە ئەوپەڕی سومعی خراپە، ئەوپەڕی خەڵک سیخەی پێ نییە یان ئەوەی پێ نییە. بۆ سامسونگ بۆ مەشهورە کە کوواڵتێکی سفر وەکو ئێستا چۆن خەڵک ئێستا هەندێک قەناعەتی کردو مەسەلەن بۆ نمونە هەندێک کۆمپانیای سینی هێشتیان باشە بەس هەندێک هەیە کوواڵتی سفرە. ئیتر خەڵک ئەو قەناعەتی هەبوو بە تەواوەتی تا ساڵی 1993 دەست پێ دەکات بە حملەی ریبراندینگ بۆ سامسونگ، یعنی ریبراندەکە بۆ سامسونگ کە سامسونگ ببێتە شەریکەیە کە بەوە بەناوبانگ بێ کە کوواڵتی و کەشتەکانی ینی منافسی نییە یان بەدیلی نییە. طبعا لە ساڵی 1990 هەمە یەکەمین مۆبایل دروستەکە کە MP3 پلەیەری ترابی و هەروەها بۆ ئەو کەسانی کە زانیاریتانی ئەوانەی کە وەرزانن سامسونگ گەلاکسی کە مۆبایل یەکەمین جار لە گەلاکسی S دەرچوانی خۆی یەکەمین سامسونگ گەلاکسی لە ساڵی 1980 ینی ئەو سامسونگ زۆر دەمەکە مۆبایل دروست دەکاتم هەر ناویشی لە ناوە گەلاکسی بەس بە کۆد و شتیوانێک وەکو ئێستا S و نازانم نۆت و ئۆشتانە. طبعا یەکەمین گەلاکسی کە ئەندرۆیدی لەسەر بیبەدانی گەلاکسی i7500 و پێش ئەوەی گەلاکسی S دەربچیتن لە ساڵی 2009. طبعا خۆتان نەزان ئایفۆن لە ساڵی 2007 دەرچیتن ئەندرۆید
یەکەمین تەلەفۆنی غەڵەت نەبووم HTC ئەکیدم لۆی بەس وابزەم 2008 دەردەچێتن یەکەم تەلەفۆنی ئەندروید کە ئەندرویدی لەسەر بێ ئەو سیستەمەی کە گوگڵە کە ئۆپن سۆرسە کە کۆمپانیای گوگڵ دەیکرێتەوە. طبعاً کۆمپانیای سامسونگ زۆر بەردەوام دەبێت لە دروستکردنی مۆبایل و ئەو شتانە. یەکەمین مۆبایل کە بە شاشی LCD دروست دەکاتن ساڵی 2002 کە نزیکەی 12 ملیۆن دانەی لە دەفرۆشی بە ناوی SGHT 100. طبعاً ئەوە مۆبایلە بۆوانەی کە ئەمە بیرمە منداڵ بووم بەس ئەوانەیە کە جیلی ئێستانە ئەو مۆبایلە پێیان دەگۆ ئەساڵە چکە ئەساڵی ئایبۆرەکە تاک یەکەمین مۆبایل بوو دەفتەری بوو لە جیهان شاشەکەی LCD بوو شاشەکەی ڕەنگاڕەنگ بۆ هەروە سامسونگ ساڵی 1990 یەکەمین تەلەڤیزیۆنی دیجیتاڵی دروست کرد هەروە لە ساڵی 2005 تەلەڤیزیۆنی دەستی پێکرد بە دروستکردنی تەلەڤیزیۆنی LCD و دوای ئەوە LED و دوای ئەو شتانێکی ئێستا خۆتان دەزان. هەروە لە ساڵی 2010 یەکەمین گەلاکسی تابی دروست کرد کە وەک منافسەک بۆ ئایپاد بەس نەیتوانانی منافسی ئایپاد بکات لەبەر دوو سەبەبی زۆر گرنگ. یەکەمی شت ئەو ئەپدەیتانێک کە بە بەردەوام بۆ ئایپاد دێ ئەتا ئێستا ئەندروید ئەتا ئەو دقی ئێستا زۆر زەعیفە لە ئەپدەیتی تابلێت تاکە کۆمپانیە کە ئەتا ئێستا هەوڵدا هەر سامسونگە بە زنجیرەی گەلاکسی تاب ئێسەوە. طبعاً ئەو باشتر لەسەوەکانی و زایدن ئۆپتیمایزیشنی ئاپەکانیان تو مەسە ئاپەچی بەکارێنی ئاپەکە زوم نەکراوی سترچ نەکراوی و هەڕانە کێشراوی بووی لەسەر شاشە گەورە زێبتو وەک وا بێت قماشەکی 30 سانتیم بە 30 سانتیم بینی بخێ سەر قالبەکی 70 سانتیم بە 70 سانتیم دەبێ هەڕای کێشی کە ڕای کێشی هەم دیقەی ڕزولوشنەکەدا ڕبەزی هەم ئیسفادە لەو شاشە گەورەی ناکەی. طبعاً دوای ئەوە کۆمپانیای سامسونگ دەستی بۆک پێموتن 2009 گەلاکسی AC دەرهێنا دوای ئەوە گەلاکسی S2 دوای S3 و دوای ئەتا ئێستا گەیشتینە کە S23 ئەڵترا. طبعاً بۆ یەکەمین جاریش کە ئەو کات کۆمپانیای ئەپڵ ببورن شکایەتی لە کۆمپانیای سامسونگ کرد لە بەرەوەی على اساس دیزاین و بەڕای اختراعەکانی آیفۆن دزیە لە 2012 محکمە قرار داوە لە پێناوی کۆمپانیای ئەپڵ بە نزیکەی 500 میلیۆن دلار غەرامە و طبعاً ئەوە سامسونگیش دەیدا. هەروە سامسونگ پێشوی بینە سەر گەلاکسیەکان خۆتان نەزان گەلاکسی 2016 نزیکەی 5.3 میلیارد دلاری زەرەر کرد و بێزگە لە سومعی لەبەرەوەی کە گەلاکسی تاب ئەوە گەلاکسی نۆت 7 بڵاو کردەوە پاترێکی دەتەقی و ناعیلاج بوو ناچار بوو کە سەحبی بکاتەوە لە بازار ئەو مۆبایلانی کە فرۆشتیتی و دەست بە ڕاگرتنی فرۆشتنی نۆت 7 بکات بۆوانەی کە نەفرۆشرا. دوای ئەوە گەلاکسی S و ئەوانە دەرچوو بەس ئێستا من لەو ڤیدیۆیە دەمێ بۆتان باز بکەم گەلاکسی تاب S و گەلاکسی S و زایدن گەلاکسی نۆت چۆن بوون ئێستا گەیشتونەتە چ لێڤڵەکی. ئەمن ببیرم یەکەم جار یەکەمین مۆبایلی سامسونگ کڕین گەلاکسی S3 بوو. طبعاً مواصفاتی زۆر باش تێدا بوو بە زۆر بەشیان گمیک بوو. یعنی مەسەلەن یەک لە مواصفاتەکانی سمارت سکرۆل بوو نازانم چ بوو دەبا بە چاو هاتەماشت کرد بە چاوتی نا بە خوارێ خۆی سکرۆل دەبوو. یعنی نازانم ئەو مۆبایلە لە ژوورێکی ترە ناتوانم چم پەنجە لێرم لەناو دەسم ئەو پەنجەرین مەخوارێتەوە سمارت ستەی هەبووە تا ئێستا مایە شتێکی زۆر باشە تا تەماشای مۆبایل بکەی برایتنسەکە دانابەزی ئەو ئێستا وابزەم لای بردیە لەو نوێیانە و زایدن مەزموع مواصفاتێکی تری لەو بابەتانە کە زۆربیان مواصفاتی لەسەر وەرەقە زۆر عەجایب و جوان بوون بەس لە ڕووی عەمەلی بەکارنراتن ئەوەیە کە پێی دەڵێن گیمیک لە ڤیدیۆیەکی تریش ئەو ڕۆژە باسم کرد. دوای ئەوە سامسونگ پڕ بوو لە ئەوەی کە لە بەرەوەی منافسی ئەندروید بوو منافسی گوگل بوو هەرچ ئاپەک لەناو بڵتن لەناو ئەندرویدیە با سامسونگ بزەبت کۆپیکاتی ویدادنە بۆ نمونە بەرامبەر کڕۆمی ئینتەرنێتە بوو بەرامبەر مثلا گوگل پلی میوزیکە بۆ کات نەکە یوتیوب میوزیکە چکە ئەوە دیسکۆنتونی بوو ئەو کات میوزیکی سامسونگە بوو بۆ نمونە بەرامبەر کلۆکی ئەوەی کلۆکە و بەرامبەر فۆنی بوو. سامسونگ دەویست بە هەموو نوعک لە نوعەکان خەڵک ڕابکێشی بۆ ئیکۆسیستەمی خۆی ئەو شتانێکە خۆی حەزی لێ و پێی ڕاستە و ئەو دیزاینی پێی جوانە ئەوی بەکاربێنێتن. ئیتر هەرچی مۆبایلەکانی سامسونگ هەبوو هەرچە ئاپەکی تێدا بوو بێڵتن کە ناو کارتۆن دەدرێن هەمووی بە دەبڵی تێدا بۆ ئەوەی دەکرد مۆبایلەکە خاو بی و خەڵک کۆنفیوز بی نازانی و ئاپی بەکاربینی یان ئەوەی بەکاربینی یان ئاپی گوگڵی باشە یان ئاپی سامسونگ باشە هەندێک جار ئاپی وی باش بوو لە هەندێک شتین هەندێک جار ئاپی ئۆکیتر باشتر بوو لە هەندێک شتێکی تر وەلی ها سامسونگ و بێزگە لەوەش کە ئەندروید ئەو هاقورس بوو ئەو هاروێدە بەقوتە نەبوو کە بتوانێت تەحملی ئەو قورساتی ئەندرویدی بکاتن. ئیتر بۆیە مۆبایلەکانی ئەندروید بیدایەت ماساد بوو بەس هەر لە ئایفۆن خۆشتر بوو لە زۆر ڕوو خەڵکە تەحملی دەکرد. بەس ئێستا مۆبایلەکانی گەلاکسی چۆتە لێڤڵێکی تر ینی مۆبایلەکانی گەلاکسی ئەوەندە ماچور بوونە ئەوەندە ینی پێگەیشتونە ئەوەندە
يعني ببروفيشنالان تعامل لقل مشتري خوي دكاتن يعني موبايل كان وكو ويليناتو يعني استا بالضبط جالاكسي نسخة ايفون بس لجيهاني اندرويد لهم روكو بين باتري كاميرا سوفتوير سرعتي ابديت سرعتي شحن ولا سامسونج لم ياخذ الاندرويد لساو كومباني الصينيه كانت سرعه الشحن بس مقارنه بايفون سامسونج صاروخه نكيصل طبعا لو هموشتا لروي شاشه لو تي سامسونج هريه كم بو هريه كمش دمينه يتر دوا سامسونج وكو زارعني لنا مع الروي كواليتي هم يعني اگر يعني دي قد بدي لما يجي سامسونج لهر مازال كده سبيكرو بديات بكواليتي زور صفر سبيكرو بس بوي بازار كنترول كا خلق تيب جيني كأمن هما ومن أوشتا دروزكم دواء أو بري إيش لسر كواليتي لك لهم روك سوفتوير هاردوير لم روي موبايل بازكم يتربويا استا موبايل كان سامسونج يعني لهم دنيا يعني همو دنيا استا هرتي موبايل للدنيا بلاك مثلا ايفون وجالاكسي بلاك او زي موبايل كان يتردين او كانت المنافسه يكتر لكن تو هالمخلطي والله شامي نظام اون فروشني هي لولاتي اون فروشني هي او لولاتي اتو اوانا زوربي يعني لماركتي الصين هم سامسونج لماركتي الصين وزي زور باش نيه ايفون ايش كوزي باش لبروي تاكا يعني او كسيك حزي لايوس او حزي لايكو سيستمي ابل تاكا شركه بدستي بموبايلي ابل بيكري هي موبايلي كترني اگر هم موبايل براندي كترك ايوس دروز بك وكو ابل يعني هر نفس السيستم بي لو انا ابل مبيعاتي كم نميني لم تدغن شلون فكره كليري زبويا او يعني او براند ريبراندينج كبو خوي دروست كده بتزدي زي كارزه بتزدي يعني توزك يونيك الهمور اسبكتو وقت ما شكي زور زياوازه زور شازه هيز موبايلكي هيز كومبانياتي موبايل نتوانيو اون ده صاله هر مبيعاتي برز بيو برز بكا ولا قيمه بيني غيري جالاكسي غيري ابل وبوشتي كبازاري اندرويد برا منافسه يعني سامسونج بيزغلو دي بمنافسه ايفون كان بمنافسه او هم اندرويد بكا ربعي قيمه مواصفاتي دنا بس زور مواصفات كان كدي خيسر لسقل ورقه بيرفكت بس كبكايدني هيت بيرفكتني يعني سامسونج بكو تقريبا ايفون اللي هاتي اللي عندك مواصفات لا عندك شتي او اشتانت يعني مثلا بقول مواصفاتي ايفون خلينا نصور هيزني كبس او كسي بكاي ديني عاشقتي هروا لروي اندرويد جالاكسي ون يو اي بكاري ديني اتو صور هيزني مقارنه ببراند الصينيه كان بس بكاري ديني لو براند الصينيه كان بكاري مقارنه ارزو اسمانيان لك دوره او زا ما بستم اويك سامسونج جيشتيتا او استا جيشتيتا او ليفل وشتيكي تريشي كومباني سامسونج صار 1900 تاعو كباو كي دمريتنو كركي دتزي ودواي يك دوزار نفريتر دينا يعني دبنا سي او وانا زور بيان مشكله سمعان هي للروي راكدن لزريبته راكدن ويتسن يك الرئيس كان دجيريت حكم الجزري بس حكمه كتنفيذ ناكري وبكرامتش خيالش بروي كومباني ولا بروي ولات كوريا بهيش ولا شيء وكان ناتواني هيش تك بكا كومباني سامسونج اذا عز بكا چكا دهاتي سالاني اولاتا اگر لا بينز بشي لان سامسونج وهاتو وزايدا او جمارة زخمة موظفيه هي يعني اگر كومباني سامسونج هشتش اللي بنيوي شعبي كوري بيش مليون زائدا دهاتي اولاتي يعني تفلتنا بيتربوي سامسونج رقميك زور جوري لكوريا لهمو روك وبويا يعني سامسونج وقت دولة تماشى دكري واتو وقت بيش موت لبداية فيديو كاتور زي سامسونج بس الكترونيك جزء سامسونج بزان لشركات إنشائية شركة تأميني هي تأميناتية شركة بتروكيميكالية شركة درمانية شركة حربية وبيزقلوا لهزار مزال عقاراتية لهزار مزال تريش دك يعني وأون ديك أمن لبين مبوتان بعضكم استبدسم دوباره بخوي مو لو أنا دم مزال تربو بعضكم كزور ليك دورن سامسونج إيشي لك عيتر بزان أو إمارات وزبلاحة تون حكومة كوريا دطاني بإصلاحات يعني بابك بدلي خوي هل تشتك بيه بطاين لسي تنفيذ بك وأجر حزيشتان ليه باسي تيروكي أوتان بوكم كرئيس كان يعني تون جيراونو سامسونج بو كوريا بهيش شيء كان ناتوانين دسكاري سامسونج بكا بوتان باسكم بداتا وبشماره وب رونكرنويكي دياري كراوي دريش لكومنت بومبونسن او يجيشتوتا استيري فيديوش هلا كومنت بومبونسيتن طبعا زجار ريزو شانازين وهر يوادارم لايك وسبسكرايب شانال كش لبينا كان زور سباس